بینەرانی بەڕێز و خۆشەویست لە ماڵی بەڕێز کاک سلێمانین دیارە بەڕێز کاک سلێمان هەر لە قەدیمەوە شوانی کردووە. ئێمە لە نزیکەوە گفتوگۆی لەگەڵ دەکەین بزانین چۆن باسی ڕابردووی خۆیمان بۆ دەکە. ئەو کاتت باش کاک سلێمان. هەموو کاتەکەت باش کاک عوسمان. ژیانی ڕابردوو واتە ژیانی با ئەو باپیرانتان وەکو کە بەبیرت بێت چۆن هاتووە و چۆن ڕۆیشتووە ئیش و کارەکان چۆن بەڕێوە چوونە جەبە خوای کەمە ئەلحانگە لێ دۆ بیردێنەوە زۆر مەسەلە بڵێم خۆگوش بوونەوە یەک بۆیە ماڵ لێرە ئەی کەمی هەبای گوێ درێژکی هەبوو هەتا دۆ و سەیان. چەند ساڵت شوانی کردووە شوانی؟ بەخوای لای کەم 25 ساڵانم کردووە لای کەم 25 ساڵ بەڵێ بەلای کەمەوە. باشە مادام شوانیت کردبێ یان دەبێت لە شمشاڵی بزانی یان دەبێت لە حەیرانی بزانی؟ لە هەر کەنە دەزانم لە هەردووچیان لە هەر کێنە دەزانم. باشە زۆر چاکە مادام لە هەردووچیان دەزانی چی وای لێ کردی زیاتر گرنگی بە حەیران بدەی؟ باشە کاک سلێمان وەڵڵاهی مەسەلەی عاشق بوون و خۆشەویستی وانە وای لێ نەکردی؟ خۆی ئەلحان بە شەخصی خۆم لە جارێکی نەبێ گریانم بەسەر دڵدا نەهاتووە دەناخۆ جێ ئەستان ئاوین پای زەواری باو باپیرانن ئەوە حەسن دەزانی بانە بوو بانەی پێ دەڵێت ئەگە پیاو دەگاتە جێی واگە تەماشای دەکەی خۆیان لێ خۆش بێت لەو هەموو ماڵانە ئەگە هەمان شوێنی خۆیان دیار لێ هەڵدەن ساڵی قەت یەک نەماوە تەماشایکە ئەتوو بە خۆت نێگە جێی وا غوربەتی هەڵدەستی و ئەشتەک دەڵێی دلو 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 ورا بابا نابي 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 ولا تشي شيدو وانم عارف راينا قد بشين وقريان نابي أولا بودا شيخ وروجي ستارة زلبريك ورخوي ديني توا أوا برخوي ورديني وانا بارا أوا بهارك دبراينا قلا قلا خضرنجاني وانا لا ولا بابا آخر نبي 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 وبي والله سريك بلندا نبي نبي انجا چێکو ژاو شەیدانم ڕۆژە چەجارە بێشین و گریانە بێ مێرگ و کاریە کوێستانە کا عوسماوان ئاخر دایما ئەوەی شک نابێ وەرە دەلۆ حيران بابا سرك عشتو والله قلق دشي عود الله من الدايا قلق لدلي ولا كعسما خمي دنيا قلا قرانا والله نبى دكتورك شعرا نبى قازك شاقردي نبى دعاء فاسقي نبى نشتمل يا كم لدلي عملو تقلي هاي
دوای دەرنایێ